سڵاوتان لێبێ بەڕێزان لە ئێستاە کاتی تاقیکردنەوەکانە و زۆربەی قوتابیان مەشغوڵی سایکردن دەمەوێت لەسەر بابەتێک لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم ئەویش میوانداریکردنە لەم چەند ڕۆژەی کاتی تاقیکردنەوەکانە تا چەند گرنگە میوانداریکردن کەم بکرێتەوە یاخود هەوڵ بدرێت نەکرێت لەم چەند ڕۆژەیە بۆی تەرکیزی ئەو قوتابیە تێک نەدەین کە خەریکی تاقیکردنەوەکانە و ئەگەر کەسێک تەلەفۆنت بۆ بکە پێت بڵێ ئەوە دێن بۆ ماڵتان تۆ ئاياتوانی پێی بڵێ لە ئێستایەمێ بۆم ناکرێ یاخود بەعکسەوە تۆ بچی بەلای کەسێک و ئەو نەتوانێت میوانداریت لێ بکە ئایا ئاسایە بەلاتەوە بگەڕێیتەوە و هیچی لە دڵنەگری ئەم پرسیارانە لە بەشێک لە هاوڵاتیانەکەم ئێوەش بینەری وەڵامەکانیان بن بزانین چیمان پێڵێن فەرموو. سەردانی خزمە کەسەکارە هەر کەسێکە سەر و سەرچاو بەڵام لەبەر تەلەبەکەی خۆی لەبەر ئیمتیحان بەتایبەت تەلەبەی 6 ئەمانە ئەرشیان قورسە ئەمانە ئەبێ سەعی باش بکەن. ئەمە جاری وایە مناڵ بێتە ماڵەوە سیرەکەی وژواز لە سایەکەی هێنێ لەگەڵەوە دەسەکە بە یاریکردنەوەوانە کاتەکەی بەوە بەسەرە باو لە بیر دەچێتەوە. زۆر تەبیعی من لە جەرەسی جەناب بدوم بڵێ وەڵاهی مەجالم نییە زۆر ئاسایی بێلام ئەمە لای ئێمە کەم هەزمەکرێ خودی خۆمانێمە لە ماڵەوە دوو تەلەبەمانێ یعنی ڕاستی نە حەزەکەین لەم کاتەیە میوان بێت نە حەزەکەین میوان خۆشمان بچین بۆ ماڵان لەبەرچی لەبەرەوەی ئێستا من کاکە بێم بۆ ماڵ خستمێکم دوو تەلەبەی وەکو ئێمەی هەبێت ئیسراحەتی نامێنێ سعیکردنی نامێنێ خوێندنی بۆ تەواو ناکرێت تەرکیزی ئەو تێگەچێ ڕاستە تۆ لەوەچێ من لە میوانەگام ئەو لە ژوورێکی ترابێت بەڵام هەر هاشاش و دەنگە ڕاستی خۆش نییە بۆ تەلەبەکە تەلەبەیە کە ساڵێکە ئەخوێنێت لەم دە ڕۆژەیە هەنێک کات میوانێکی ئەڕوانی تر مەزاجی تێگەچێت خۆ دەزانی تەمەنی گەنجێتی و تەمەنی مێر مناڵی مرۆڤ خۆی بیانوێکی دیکە خۆی بزیێتەوە لە سعیکردنەکان خۆمان مەسەلەن خوێندنمان تەواو کردو ئەزانین مەسەلەن لە کاتێکە کە سعیکردن لە کاتی سعیکردن هەموو شتێک خۆشە ئینسان تەرکیزی ئەڕوا ئینسان حەزەکە مەسەلەن واز لە هەموو شتێک سعیەکە بێنە بوو هەموو شتێک. بەڕێی جەناب و سەردانی کۆمەڵایەتی میوانداری لەم فترەی امتحاناتە کەم بکرێتەوە باشتر نیە؟ هەر بە دڵنیاییەوە زۆر باشە چونکە تەلەبەکە تۆ ساڵێک هەوڵەدا ئەگەر بڕوات بۆ ماڵان و یان سەردارکەری هەبێ میوان هەبێ ئەوە ڕەنجی ساڵەکە بەزایەچێ کتێبەکەشی بەدەست تۆ بێتە تەرکیزی تێکەچێت چونکە ئەوی بەرامبەر منداڵی پێوە ئەوش حەزی مەجاری وایە مناڵ بێتە ماڵەوە سیرەکەی وژواز لە سایەکەی هێنێ لەگەڵەوە دەسەکە بە یاریکردنەوەوانە کاتەکەی بەوە بەسەرە باو لە بیر دەچێتەوە. باش ئەگەر برادێکە تەلەفۆنت بۆ بکە بڵێ دێن بۆ ماڵتان تۆ توانی پێی بڵێ مەیە ناتوان میوانداری لێ بەعزێ لەوانەیە بتوانانی بەس بازێک ئەگەر دوای پێ بڵێ لەوانە بێتەر لە حەوانەکە جۆری کەسەکانێک ئینسان هەمیشە دڵی گەورە پێکەی من خۆم کەسم هەبووە تێتی یین بۆی وتمە کاکە ئەمڕۆمێن سبەی نێوەرن باشە ئەو بە قسەی منی نەکردو خۆی مەفروزە خاوەنماڵ چۆن بۆی گونجاتەوە بە قسەکەی حەدیسەکەی پێ لە فەرمێ 3 جاردار لە دەرگابیان نەکردی تۆ بگەڕێرەوە تەبیعیش بێ بەبێ هیچ بەخوا پێم وتوتمە پیان بڵێ ئەمڕۆ نێن من ناتوانم سبەینێ بڵانە ڕۆژوەرن لە خزمەتانە بەزانکان ئێمە هەر ئەمڕۆیین و هەر ئەژێژێن ئەیتر بەڕاستیەوە خۆش نییە عنی بە دڵنیاییوە ئێستا جەنابی دەی بۆلا من کە منوتم مەجالم نییە ئیتر تۆ بە دڵنیاییەوە مەجالم نییە بۆ یەکانەوەات پیاڵەمە گەر بە باشیش میوانداری بکە ئەوە گومانیتیانی ئەرەوەڵا بەڵام ئەگەر عکسەکەی بێ بۆن منەوە برادرە تەلەفۆن تۆچی بۆ ماڵێنەوە ئەڵێ ناتوان میوانداری لێ تەبیعیە بەلام من زۆر ئاسایە بەلام هیچ کێشم شەبێ گومانی باشە بۆ بەرامبەر من خۆم چیم بۆ خۆم پێخۆشە بۆ بەرامبەریش هەروواکەم بە دڵنیایە ئاواکەم ئیتر خەڵکیشە بێ ئەگەرواکە بەڕاستی زۆر باشە ئەگەر واژنەکە ئەوە بەڕاستی خەڵکی تیش تووشی عەزیەت و موسیبەتەکە هەموو لایەکە بتوانین دڵمان فراوان بێەوە گومانی باشش بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. حاجی سەلام عەلەیکم چۆنی باشی حاڵە چاکی ئەم کات فترەی امتیحانە تەلەبە زۆربەی امتیحانی هەیە پێت باشە سەردان و میوانداری کەم بکرێتەوە هەتا کاتی امتیحان تەواو شتێکی زۆر جوانە ئەوە ئەگەرت بێت و هاوکاری تەلەبەکان بکەیت و کاتی امتیحانات و سعیکردنە ئەوەنە غەڵبە و قەرەباڵقی لە ماڵان دروست نەبێ زۆر باشتر بۆ قوتابیەکان سەردان و میوانداری هەر خۆشە بەڵام ئەکرێت دوای ئەم چەند ڕۆژە باشترە کەمتری بکەیتەوە باشترە میوانداری لەم فترەیە ڕەنگە تەرکیز و ینی جەوی و قوتابێت یەک بدا کە خەریکی سعیکرد طبعا بە تاکید دەگەر شوێنێکی جیاوازی نەبێ بچێ بتوانێت سعی بکە
ڕەنگە لێی تێک بچێ و وەزعی تێک بچێ و زەرەری ساڵێکی لێ زەرەری ساڵێکی لێدا. گریمان خزمێکت تەلەفۆنت بۆ کە ئەڵێ دێم بۆ ماڵتان تۆش بۆت ناگونجێ منداڵت هەیە و سعی هەیە ئەتوانی پێ بڵێ ئێستامە بیخا کاتی وەڵی حاڵەتی ضروری جیایە بەڵام فەرقیە لەگەڵ بەعزێ خەڵکا وەکو کاکەوتی لە پێشەوە ڕەنگە کابرا دڵی عادز بێ بەڵام تۆ نازانێ مەبەست ئەوەیە کە قوتابیەکە ساڵێکە ئەخوێنێ و ئەو شەوەی ئەو ڕەنگە لێک تێک بچێ جۆری کەسەکانی گۆڕێکە کەسەکان ئەگۆڕێبەوە وایە باشە ئەگەر عکسەکەی بێت تۆ بچی بۆ لای ئەو ناتوانێت بڵێ من ناتوانم ئێستا بۆم نەبوو ئینسانی ئێستا من بم تۆبی هەر ماڵێک بێت ئەبێ خۆی ڕێعایەتی ئەوە بکە بتوانێ هاوکاری ئەو قوتابی ئەو ماڵە بکات نەچێ بۆ لای باشی پێشەوەی بڕۆ بیر بکەیت تۆ بزانانی و ماڵە تەلەبەیان هەیە تۆ بزانی تەلەبەی هەیە یا شوێنی گونجاوی نییە بۆ تاعیکردنی بتوانێ ینی ناو قەرەباڵقی ناو میوانەکانە بێ باشترە. من پێم وایە بۆ سەردانی کۆمەڵایەتی و بەجێهێنانی سیلەی ڕەحم و بەسەرکردنەوەی خزم و کەس لەوانەیە کات و زەمانێکی تر هەبێت ئەگەر لەم کاتەیە تۆزە مراعاتی تەلەبەکان بکرێت و کەمێک ینی پەیوەندیەکان کەم بکرێتەوە پێم وایە شتێکی باشترێت. سەردانی کۆمەڵایەتی لەم فترەیان نەکرێتە ینی مەسەلەن ماوەی هەفتەیەک دوو هەفتە لە ساڵێکا کواوەنە ڕێگاگرێت لەوەی کە مرۆڤ خەڵک بەسەر کاتەوە. باشە بۆچی ئەبێ سانی سەردانەکان لە ئێستا یەکەم تەنها لەبەرەوەی ینی مەسەلەن تەلەبەیە کە ساڵێکە ئەخوێنێت لەم دە ڕۆژەیە هەنێکات میوانێکی ئەڕوان ئیتر مەزاجی تێگەچ خۆتە زانی تەمەنی گەنجێتی و تەمەنی مێر مناڵی مرۆڤ خواخوای بیانوێکی دیکە خۆی بزێتەوە لە سعیکردنەکانی ئەو گوێی لێبێ لەو دیۆ دەمەتەقەیە ئەم ڕەنگە تااقت بەدڵنیاییەوە تاکی دیجانە خەڵکی شێ مەسەنا خۆی بەتەنیان نابووە مناڵەکان یە با لەگەڵ خۆیان مەسەلەن ئێویش ئایپادێکی پێ شتێکی خستۆ سەریا مۆبایلێکی پێ ئەمە تەسیرەکە بەتێکی ئەو ببینێ یاریەکە ئەم لەملاوە بەدڵنیاییە جار لەسەر کتێبەکەش بە ڕەنگە هەر تەرکیزی لای سایکیزی ڕوا بڵێ بڵێ هەر خۆمان مەسەلەن خوێندرمان تەواو کردو ئەزانی مەسەلەن لە کاتێکا کە سعیکردن لە کاتی سعیکردن هەموو شتێک خۆشە ئینسان تەرکیزی ڕوا ئینسان حەزەکە مەسەلەن واز لە هەموو شتێک سعیەکە بێنە بوو هەموو شتێک باڵێ ئەگەر برادێکە تەلەفۆنت بۆ بک بڵێ دەمەوێت بێم بۆ ماڵتان دەتوانی پێی بڵێ لە ئێستاە من ناگونجێ بۆم یا خۆت ڕوود نازانم لەبەرەوەی من مناڵی ئەو تەمەنم نییە مەسەلەن کە لە پۆلە چار و نووسازەکانە بێ مەسەلەن مناڵی یەک و دوودایی زۆرەوە نییە خەڵکی بۆ ئیزن بی بەڵام لەوانەیە گەر مەسەلەن مناڵێکی پۆلی 12 هەبێت یا لەو پلە بەرزانەیە احتیمالەکە مەسەلەن ئەگە برادێکی نزیکت بێ لێ ڕاببینی ئاساییە هەر لە کاتێکی تەبیعیشا بێ بڵێ مەجال لە کاتێکی تر وەرەوە بەڵام ئەگەر مەسەلەن میوانێکی تۆزێک ئەوە بێت دوورتر بێت ڕەنگە کەمێک شەرمی بێت بەس ئەگەر پێچوانەکەی بێ ینی تۆ بچی بۆ لای کەسێک ئەو ناتوانێت میوانداری لێ بکات تەبیعیە بەزەوە تەبیعیە تەواو تۆ سێجار بێت دڵی گەورە بێ عوزر هەمیشە بۆ بەرامبەر هەر ئەوە بێنە قیاس ینی نەکرد بە تەلەفۆن ئیزنەبات هەر سێجار تەقە لە دەرگا ماڵی کابرا بکەن کاتۆ زۆر تەبیعیە چی مودەکەی پێغەمبەری بەڵێ بەڵێ بەدڵنیاییە والله بەڕای من میوانداری هەر نەگرێ باشە یعنی هەچ کەسێ لەم کاتەیە تەلەبەی هەبێ خودی خۆمان ئێمە لە ماڵەوە دوو تەلەبەمانێ یعنی ڕاستی نە حەزەکەین لەم کاتەیە میوان بێت نە حەزەکەین میوان بخۆشمان بچین بۆ ماڵان لەبەرچی لەبەرەوەی ئێستا من کاکە بێم بۆ ماڵ خزمێکم دوو تەلەبەی وەکو ئێمەی هەبێت ئیسراحەتی نامێنێ سعیکردنی نامێنێ خوێندنی بۆ تاو ناکرێت تەرکیزی ئەو تێگەچێ ڕاستە تۆ لەوە چێ من لە میوانەکەم ئەو لە ژوورێکی ترابێ بەڵام هەر هاشاش و دەنگە دەنگێ ڕاستی خۆش نییە بۆ تەلەبەکە هەندێک میوان ڕەنگە منداڵێکی لەگەڵا بێ ئەو کاتە ئەوی تر یەکسەر تەرکیزی تێگەجێ ناتەگەی برام ڕێگمە بەستەکەی منیشەوەی برای جوان یعنی لە جای وایە مناڵێکە هاشاشێکە یاریکردنێکە ینی تەلەبەکە سەری لێ دەگەچێت بگرە لەوە سێ بەبوونی ئەو ڕۆژە لەو دەرزای خراپێت و بکەوێت تو ینی هەر خودی خۆم ئیمتیحانی شەشمە بۆ لە ئینگلیزیە بەبوونی میوان و خراپم دەرەجەم کەمێنەوە ئەکرێ من ئەکرێ من بسمە ماڵێکەوە لی تێک بدەمەوە ئەیوانە ئەوەیە مەسەلەگە زۆر باشە هیوادارم ئەو شتانە نامێنێ ینی کە بۆ میوانداریە لەم ڕۆژەیە تەمان خۆڵێ ماڵ بە میوان و جوانە بەڵام لەم دووسێ ڕۆژەیە ینی ماڵەکان خزمەکان خۆیان بکەن زۆر شتێکی باشەکە باشە ئەگەر کەسێکت برادێکت خزمێک تەلەفۆنت بۆ بک بڵێ ئەوە دێم بۆ ماڵتان ڕوت هەیە پێ بڵێ مێ ئەگەر ڕاستی نزیک بێت پێڵێ ئەگەر پێی ینی بە احتیادی ئەڵێم تەلەبەمانەیە و پۆلی 12 ینی پۆلی 12 زۆر گرنگە لەم کاتەیە دەرەجە بەدەست بێنی ینی بەس بۆ پۆلی 12 تۆزە زەرورە هەستەکەم
یعنی ئەگەر نزیک بێتە ڕاستیەکەی پێڵێم مەڵم تۆلی دوانزەین و تەلەبەمانێ خۆمان حەزەکەی تاو نزیک نەبێ ڕوون نییە ناوەڵا لە بەرەوەی خۆ دەزانی ئێمە کوردەواری هەر ساحێب ماڵ حەزی لەو شتانە نییە بڵێ میوان ئیزندا بەڵام ئەگەر پێچەوانەکەی بێ تۆ بچی بۆ لای برادێکە دییان تەلەفۆنی بۆ بکەی و بڵێ ناتوانم زۆر احتیادیە بەلام هەرز چونکە من خۆماڵێم خۆدی خۆم پێڵێم جا ئەویش پێم بڵێ بگرێ پێشم خۆشە بڵێ تەلەبەمانەیە قەیسێکە ئەم هەفتەیە ناسم بێ دڵی گەورە بێ عوزر بۆ بەرامبەر تەبعانە بێ عوزرمان بۆ بێنینەوە تێگەی لەبەر ئەوەی مەسەلەکە خۆشەویستن دەستی ئێوەش خۆش بۆ میوانداری ئەم کاتە بوەسێبێت لەبەر ئەوەی تەلەبە هەمووی کەس تەلە بشتی هەیە کاتی ئیتیحان وشتە چەند ڕۆژێکی کەمیشین هەژنە ڕۆژێک دە ڕۆژێک ئەم دە ڕۆژە یعنی لە هەموو کەسێک مناڵی هەیە تاوان کاتی ئیتیحانە باشتر ئەوەیە تۆزە لەم کاتە بوەسێت بۆ ئەوی تەرکیز و کاتی ئەو منداڵە ئەوەی کە تەلەبەیە نەگیرێت تام چەند ڕۆژێت بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی خۆتسانی ئیسم مناڵمێت تەلەبەی دوانسەیە کاتی ئیتیحان وشتێتی بەڵێ مناڵمان هەیە پۆلی دووانە ئەوەژار ئێستا مەکتەبە کۆریەکە هەموو ئیتیحانی وەکو شەستەکە وایە ئیتیحانەکات یعنی جایوان میوانی شەی تر خۆ تۆ چی لەکەی کاڵی یەم هاتووە تر خۆ بەس ئەگەر تەلەفۆنت بۆ بکە ڕوودێ جوابی کە بڵێ وڵا زۆر بە نۆرماڵی پێڵێم بەڵام مناڵمان یعنی پیودی وەری گرێ نەیە باشترەکە وەریشینەکە کێشۆ چییە بێت ئەبە دڵنیای بە ژووری خۆیانەی لە خوای گەورە بەزیابێت سعی خۆیانەکەن و بە مرتاحی ئەگەر پێچەوانەی بێت تۆ بچی بۆ لای برادێکە دییان تەلەفۆنی بۆ بکەی ئەو بڵێ ناتوانم میوانداریت لێ بکەم بەدڵێ من عین خۆم ئەو مۆزۆە زانم زۆر بە احتیادی بە نۆرمالی وەری شێکرد نەخێر ناوەڵا بە پێچەوانەوە زۆر هەسایی کاتێکی تر خوا ئەم دە ڕۆژەی نەکردوانە خۆشیشە دوو برادر ئاوا لێک تێبگەن لەو حاڵەتان بە دڵنیاییەوە بەتاکیدی زۆر هەوڵدا ئەو لێک تێگەیشتە لەگەڵ خزم و کەس و دۆستی بە دڵنیایەوە ئەو توانێت حزرخوای بنێت و بڵێم ناڵەکەم لەم کاتە ئیتیحانە توانی بخێنە کاتێکی تر و زۆر بە نۆرماڵی وەریەکرد زۆر جار منداڵ کە لە شوێنێ قەرەباڵقی بێت تەرکیزی تێکەچێ ینی سەد جار نێتە ئەو ژوورەیش ڕەنگە ببینێ بۆ منە منداڵێکی لەگەڵایەت ئیتر تەرکیزی لای سەعەکەی بە دڵنیایە تۆکە میوان و هەو مناڵی تیابوو ئەوش حەزی بە و مۆزوعی مناڵان کە یاری لەگەڵا بکات ئاگای لە ئیتیحانوشت نامێنێت بە دڵنیاییەوە ئاگای لە سەعەکە نامێنێت حەسی بە یاریکردن لەگەڵ مناڵەکانە یعنی ئەوەیشی کە و پێوە دراوە لەوان لە بیری بچێت تەرکیزی دەخشێت سەر یاریەکە ینی بۆ نونە کتێبەکەی بەدەستەوە بەس مێشکی لای کتێبەکەی با دڵنیایە و ئیمڕۆواشی لێ هاتووە مناڵ هەمووی نازانمی بووە بە پامبەت بووە بە موبایل و هەمووی موبایلی بەگرە بەدەستەوە هەمووی سەری یاری و فلیمە ئەنواع شتەکات بەتاشید سەردانی خزمە کەسەکارە هەر کەسێکە سەر و سەرچاو بەڵام لەبەر تەلەبەکەی خۆی لەبەر ئیمتیحان بەتایبەت تەلەبەی 6 ئەمانە ئەرشیان قورسە ئەمانە ئەبێ سعی باش بکەن ئەبێ سراحەتی باش بکەن ئەبێ تۆش قەڵەباڵگی ئیسەحامنێ توی میوانی زۆر میواناری هەرەخرێ لە کوردواری خۆمانە هەرە بێت بەڵام بەش پێویست چەند ڕۆژەیە نەگرێت هیچێکە ئاسایی یعنی بۆ تۆ عاجز نابی من عاجز نابم دایک و باوکانە بێەوە بزانم خەچێکەمە مەجای ئەوەشی تێ ئابێ بۆ دوای ئیمتیحانات ئینشەڵا تەلەبەکە سەرکەوتوو بێت و دەربچێت و بە مێشکێکی ساف و بچێتە بەردەم مامۆستاگەی بچێتە ناو قاعی ئیمتیحانات و ئیمتیحاناتەکەی بە سەرکەوتووی بکە ئەو کاتە هەم خزمەکەش هەم کەسوکارەکەش سەربەرزە پێی هەمووشی بەیەکەوە کۆبێتەوە بەتاشید باش ئەگەر خزمێکت تەلەفۆنت بۆ بکە بڵێ دێمە ماڵتان ئاسایە بەلاتەوە بڵێ ئێستەمەیە کاتی ئەبێ ئەو کەسە بەلاوە ئاسایی بێژنا من زۆر بەلامەوە ئاسایی ئەو کەسە بەرامبەرەکەم خزمە بۆ نمونە برامە ئامۆزامە کەسوکاری خۆمە وڵێ ئەبێ ئەوش لە من تێبگا بۆ نمونە من تەلەبەی 6 هەیە ینی ئەو کەسە ئەبێت تێبگا لە من کە ئەڵێمەیە نابێ لە من عاجز بێ دڵفراوانی هەبێ لەو ئەبێت لە هەردوو لا تێگەشتن هەبێ من بۆ نمونە تۆ بەڕێزت دێتە ماڵەکەی میواناری دەکەم ینی ئەڵم ئەمیوارە میوانی منیت بەس کە بۆ نمونەگە بڵێ ئیمتیحانم هەیە ئەبێت تۆش لە معاناتی من تێبگەیت ئەبێ بڵێ ئەم تەلەبەی هەیە قەیچێکم کاتێک لە دڵات دروست نەبێ بڵێ ئەم حاڵەتێکە بەتاشی تۆ خۆت دروست نابی لای خۆت بەس بەرامبەرەکە دیوا هەیە تۆزێ ئەوەیە ئەڵێ ئەوە لە بەراخۆ لەبەر چی داوەتم ناگەیان تۆ ئەگەر بۆ نمونە تەلەفۆنکەی بۆ برادێکت ئەو بڵێ ناتوانم لە ئێسای میوانداریت بکەم تەبیعی زۆر ئاسایی بەتاشی دەبێ وابێ لەبەرەوەی ئەزام برادەکەم تەلەبەی هەیە تەلەبەی بوون نەشەشی هەیە ئەبێ لە معاناتی ئەو تێبگەم کە لە بەرەوەی ناخێشێکە زۆر ئاسایی خەمە کاتێکی تر
کاتی امتحانە بۆشایەکی بیتێ بۆی ئەویش اینی خۆی وەرگێ و ناجح بێت. بەس ئەگەر میوان بێ ڕەنگە ئەو ینی تااقەتی سعیەکەی نەمێنێ یان دەنگەدەنگێک دروست بێ و لە دەمەتەقای ئەویش تااقەتی بێ ئاوی تەبان ئەراوان. باش ئەگەر خزمێکە تەلەفۆنت بۆ بکا بڵێ من دەمەوێت بێم بۆ ماڵتان ڕوو دێ بڵێ ئەم شەومەیە من ناتوانم هیچ شێوەیەک نەوەڵام وڵای تر ئێمە وا ڕاهاتوین لە هاتووە قەت دەستمان نناوە بەڕووی کەسەوە ینی خۆ چەندە شتێکی عادیە بەڵام بەس ئێمە پێمان خۆش نیە نازانم. باش ئەگەر پێچوانەکەی بێت تۆ تەلەفۆن بۆ بوون من ئەم کاکەی برادرت بکەی بڵێ دێم بۆ ماڵتانەوە بڵێ وەڵام من لە ئێستای پێم ناکرێت ئاسایە بەلای خۆم ئاساییە ئاساییە بەس ڕوو نییە بەرامبەرەکە قەت بەڵام خۆ ئەبێ ئینسان هەمیشە دڵی گەورە بێ لەو کاتانە بیانووی باشە بۆ بەرامبەرەکەی بێگومانەی تەبعانەرە وەڵام وەڵی دایک و باوکی تر ئەوەیە حەزەکە مناڵەکەی دەرچێت لە هەموو هینەکانە وانەکانیە حەز ناکە خۆی مەشغوڵکەوە مایل و هیچتیا بەسەر نەبوو. ئەگەر میوانداری بێ ڕەنگە ئەو دەنگەدەنگێک دروست بێم داڵ نتوانێت تەوسایی کە پێویستەبی وەڵام دروستە بێ گەرمیوانی بێت دروستە بێ گەرمیوانیشی نەبێ جاری وا شەیەرە وەڵا خۆشی هەر دەنگەدەنگ هەرەکی باس ئەگەر میوانێک تەلەفۆن کا بڵێ دێم بۆ ماڵتان ڕوو هەیە بڵێ وەڵی لەبەر ئەوەی کاکە ئێمە دائیمە حەزمان بە میوانداری و ئەچین بە میوانیش و خەڵکی ژێ بە میوانیمان چۆن ئەوی مەیە تۆمەیە بۆ ماڵمان بەڵام ئەگەر پێچوانەکەی بێ ئەو ینی تۆ تەلەفۆنکەی بۆ من بۆ کاکەی برادرت ئەو بڵێ من ئێستا مناڵەکانم سعیان هەیە ناتوانم کاتی امتحان ناتوانم میوانداری بکەم ئاسایە بەلام و ئاساییە بەڵام هیچ عینێک لە دڵمان نییە بۆخزوشت ئەتوانین دوایخین بۆ لای جەنابن نەی نەمشەو وانە طبیعی بێت تەلەڤیزۆن و ڤیدیۆ و تەرتیبات تەلەفۆن و خەت و ئەمانە حەقە و خۆی حەقە هەموو ڕێز عایلێ ئەمانە تەرەکە هەتا مناڵەکەی ئیسفادە لە مەکتەبەکەی بکات لە بەروی مێشکی پڕکەی بە سوودەکان نەک بە ناسوودەکان خزمێکت یان هاوڕێیەکە تەلەفۆنت بۆ بکا بڵێ دەمەوێت بێم بۆ ماڵتان ئەتوانی پێی بڵێ لە ئێستاە بۆم ناکرێمەیە طبیعیە خۆی لەسەر لەگەڵ دینەکەی ئێمە زۆر طبیعیە بەس معالەسە بە هەموو کەس هەزم ناکرێت هەینا زۆر طبیعیە من لە جەرەسی جەناب بدوم بڵێ وەڵاهی مەجالم نییە زۆر ئاسایی بێلام ئەمە لای ئێمە کەم هەزمەکرێت برەوەڵاوت ئەڵێ کەم چۆن مێرە ماڵ نەیتە ماڵەوە جاوە چۆنە بێت نا زۆر ئاساییە دڵی گەورە دڵی گەورە بۆ دینەکەشمانەوەمان پێڵێ تۆ تەلەفۆن بۆ ئەوەکەی ئەڵەی دێم بۆ ماڵتانە وەڵێ وەڵام من تەلەبەم هەیە ئێستا امتحانێتی ناتوان میوانداریش لێ بکەم طبیعیە بەلای طبیعیە يعني عذرێکی هەیە عذرێکی بۆ دروست بوو بێ واڵی ناخۆ ئەگە من بێمە ماڵێ ئەو برادرە یعنی هەتێکەڵایەکی زۆر نزیکمانێ وەیە هەمیشە ئینسانە بێ دڵی گەورە بێ و گومانی باشە بەرامبەر تاکید وایە تا چەند گرنگە لە کاتی ئەم امتحانات سەردانی کۆمەڵایەتی کەم بکرێتەوە بۆی تەرکیزی ئەو ماڵانەی منداڵیان هەیە تەرکیزیان تێ خۆی باشتر وایە کە سەردانەکە کەمتر بێتەوە بۆەوەی کە هەم تەلەبەکەش توانێت مێشکی فراوانتر بێت و سعی زیاتر بکە هەمووش بۆی کە داڵقەی لای میوانەکە نەبێت. سەردانی خزمە کەسەکارە هەر کەسێکە سەر و سەرچاو بەڵام لەبەر تەلەبەکەی خۆی لەبەر ئیمتیحان بەتایبەت تەلەبەی 6 ئەمانە ئەرشیان قورسە ئەمانە ئەبێ سعی باش بکەن. ئەمە جاری وایە مناڵ بێتە ماڵەوە تر سیرەکەی ویژواز دە سعیەکەی هێنێ لەگەڵەوە دەسەکە بە یاریکردنەوەوانە کاتەکەی بەوە بەسەرەبا و لەبیر ێسێتەوە زۆر طبیعی من لە جەرەسی جەناب بدوم بڵێ وەڵاهی مەجالم نییە زۆر ئاسایی بێلام ئەمە لای ئێمە کەم هەزمەکرێت خودی خۆمان ئێمە لە ماڵەوە دوو تەلەبەمانێ یعنی ڕاستی نە حەزەکەین لەم کاتەیە میوان بێت نە حەزەکەین میوان خۆشمان بچین بۆ ماڵان لەبەرچی لەبەرەوەی ئێستا من کاکە بێم بۆ ماڵ خزمێکم دوو تەلەبەی وەکو ئێمەی هەبێت ئیسراحەتی نامێنێ سعیکردنی نامێنێ خوێندنی بۆ تاو ناکرێت تەرکیزی ئەو تێگەچێ ڕاستە تۆ لەوە چێ من لە میوانەگام ئەو لە ژوورێکی ترابێ بەڵام هەر هاشاش و دەنگەدەنگێ ڕاستی خۆش نییە بۆ تەلەبەکە تەلەبەیە کە ساڵێکە ئەخوێنێت لەم دەڕۆژەیە هەنێک کات میوانێکی ئەڕوانی تر مەزاجی تێگەچێ خۆ دەزانی تەمەنی گەنجێتی و تەمەنی مێر مناڵی مرۆڤ خۆی بیانوێکی دیکە خۆی بزێتەوە لە سعیکردنەکانی خۆمان مەسەلەن خوێندرمان تەواو کردو ئەزانین مەسەلەن لە کاتێکا کە سعیکردن لە کاتی سعیکردن هەموو شتێک خۆشە ئینسان تەرکیزی ئەڕوا ئینسان حەزەکە مەسەلەن واز لە هەموو شتێک سعیەکە بێنە بوو هەموو شتێک
لە کوردەواری خۆمان دەڵێ ماڵ بە میوانەوە خۆشە بەڵام دەکرێت لەم فترەی کاتی تاقیکردنەوەکان بۆ ئەوەی تەرکیزی ئەو منداڵانە کە امتحانیان هەیە و خەریکی تاقیکردنەوە نووسایی دەکەن تێک نەچێت میوانداری کەم بکرێتەوە چونکە زۆر کەس هەیە زۆر ماڵ هەیە ڕەنگە شوێنەکەی گونجاو نەبێ یان بە بۆنەی تاقیکردنەوەی ئەو منداڵانەوە بۆی نەگونجێت میوانداری لێ بکە ئێمەش دەبێت دڵمان گەورە بێ کاتێک کەسێک کەوتی ناتوان میوانداری لێ بکەم بە دڵێکی گەورەوە وەریگرین و هەمیشە عوزری باش بۆ بەرامبەرەکەمان بێنەوە کە بڵین ئێستاە بۆی ناکرێت بەڵام بەداخەوە هەندێک کەس دەبینین کاتێک بەرامبەر جوابێکاڵێ ناتوانم منداڵەکەم سعی هەیە تاقیکردنەوەی هەیە بۆمان ناکرێت گوێ بۆ نادا ڕەنگە خۆی عاجز بکە خود ئەمە ئاکات هەندێک کەس ڕووی نەیە بە بەرامبەرەکەی بڵێ بەڵام هیوادارین منداڵی هەموو لایەک سەرکەوتوو بێ و بتوانین ئەو سەردانە کۆمەڵایەتیانە کەم بکەینەوە لە دوای تاقیکردنەوەکان سەردانی کۆمەڵایەتی و میوانداری هەموو لایەک بکەین و هەم سیلێ ڕەحمی جێبەجێ بکەین هەم بەخۆشیش لەیەکەوە کۆبینەوە بەنامەیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر لەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ